ڕۆژانە تەنها لە پارێزگای سلێمانی 1300 تۆن پاشەڕۆ و خۆڵ و خاشا کۆ دەکرێتەوە و دەهێنرێتە ئێرە کە تانجەڕۆیە فرێ دەدرێت و زۆر جا دەسووتێندرێت و تێکەڵ بە ئاوی تانجەڕۆ دەبێت و لەوێشەوە بۆ دەریاچەی دەربەندی خان 160 ئەو پاشەڕۆیانە خۆراکین و 120 پلاستیک و 110 پاشەڕۆکانی دیکەن. بابەتە مەترسیدارەکەش پاشەڕۆ پزیشکیەکانە کە دەوترێت ڕۆژانە 60 بۆ 80 تۆنە. لە سلێمانی ڕێژەیەکی زۆر خۆڵ و خاشاکمان هەیە کە ڕۆژانە نزیکی 1200 بۆ 1300 خۆڵ و خاشاک لە ڕێگەی سێ کۆمپانیاوە کۆ ئەکرێتەوە و دواتر دوای کۆکردنەوەکەی ئەهێنرێتە ناوچەی تانجەرۆ کە هەر کۆکردنەوەیەکی ساڵانەی 25 ملیار خەرجیەتی کە لە سەیە شەستی خۆڵ و خاشاکەکان خۆراکە واتە ئێمە خۆڵ و خاشاکەکانمان زیاتر پاشەڕۆی خواردنە کە ئەمێنێتەوە لە سەیە 20 پلاستیکە و لە سەیە 10 پاشەڕۆکانی ترە. هەروەها پاشەڕۆ پزیشکیەکانمان هەیە ئەو پاشەڕۆیانە ئەگرێتەوە کە لە نەخۆشخانەی حکومی و تایبەتیەکاندا هەن بە تایبەتی کە ئەکرێت بە چەند بەشێکەوە پاشەڕۆی ڕق و پاشەڕۆی شر کە پاشەڕۆ ڕقەکان ڕۆژانە کە فڕێ ئەدرێت 50 تەن زیاترە لە حکومیەکان بەڵام ئەهلیەکان دەڵێن 15 تەنە بەڵام ئەگەری هەیە زۆرتر بێت. لە پارێزگای هەڵەبجەش پاشەڕۆ پزیشکیەکان شارەکە بەرەو کارەسات دەبات و بەپێی بەداداچوونەکان هیچ کام لە پاشەڕۆ پزیشکیەکان لە مەحرەقەکان ناسووتێندرێت و تۆماریش ناکرێن کە پاشەڕۆی کەرتی گشتی و کەرتی تایبەتی نەخۆشخانەکانن. پاشەڕۆ پزیشکیەکان لە پارێزگای شاری هەڵەبجە بە وتەی بەرپرسانی حکومی نزیک 1 تەنە بەڵام بە پێوە دوواداچوونەی کە ئێمە کردومانە تەنها لە ناوەندە حکومیەکان زیاتر لە 3 تەنە لە کاتێکا لەوێ تەنها 1 مەحرەقە واتە 1 سووتێنەر هەیە و ئەوان دەڵێن ئێمە هیچ پاشەڕۆیەک فرە نادێنە ناو ئاو هەوا خاک بەڵام ئێمە ڕۆشتوونەتەوە شوێنەی کە سووتێنەرەکەی لێە لەوێ سووتێنەر هەیە بەڵام کار ناکە و هیچ پاشەڕۆیەکی پزیشکی نییە کە هێنرابێ بۆ ناو ئەم مەحرەقەیە تەبعاً ڕۆژانە خۆتان دەزانن لە ناوەندەکانە دەبێ و پاشەڕۆیانە کۆ بکرێنەوە و بهێنرێن بۆ مەحرەقەیە بۆی لە ناو ببرێ بەڵام لەوێ هیچ پاشەڕۆیەکی پزیشکی نییە. لە هەمووی سەیرتر ئەوەیە کە لەوێ هیچ تۆمارێکی تایبەت بە تۆمارکردنی ئەو پاشەڕۆ پزیشکیانە نییە کە لە ماوەکانی ڕابردوو شاهێنراون لەوێ دانراون وەجگە لە پاشەڕۆ پزیشکیەکانی کەرتی حکومەت هاوکات پاشەڕۆ پزیشکیەکانی کەرتی تایبەت وەکو چۆن ئەو پاشەڕۆ ئاسانەی ماڵەکان کۆکرێتەوە بە هەمان شێوەی کەرتی تایبەتیش کۆکرێتەوە و تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی ئەکرێت. ڕێکخراوی ئازادبوون بە هاوکاری چەند ڕێکخرا و توێژەرێک لێکۆڵنەوەیان دەستداوەتەی لەسەر پاشەڕۆکانی ناوچەی تانجەڕۆ و پارێزگای هەڵەبجە کە تیایدا تێکەڵبوونی ئاوی تانجەڕۆ لەگەڵ خۆڵ و خاشاک و پاشەڕۆ پزیشکیەکان بە مەترسیەکی گەورە دەزانن بۆ سەر ناوچەکە و بڵاوبوونەوەی دەیان جۆر نەخۆشی درێژخایەن کە لە ڕووی تەندروستی و ژینگەیەوە ڕەنگە کارەساتی گەورە بە دوای خۆیدا بهێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.